خانەقین یەکێکە لە قەزا کوردنشینەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و دەکەوێتە چوارچەوەی مادەی 140 دەستوری عێراق، بەڵام لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە خزمەتگوزاری پێویست بۆ ئەم قەزایە ئەنجام نەدراوە. لە دوای سقوطی ڕەجیم فرچ ئەمنیاتمان بی نعلی بکریە دەرا خانەقین هم لبين اقليمي كردستان هو خمان نيونري لمحافظي ديالك دوام كان نكريا بومان بالنسبه حكومه اقليمي كردستان اما دسي وعوداتي دا بو خانقي نكردي كدو شارعي دو سايتي بكريت بو خانقي لكلار بو خانقين او نكريا مستشفى بومان بكرديان دروس اوش نكردن يعني ايش تي لما عدا شوارع مان يعني راسي دو سيجا مشاريع كردي نايش منكرناي بس مشاريعيان فشله لا روي خدمت گزاري نكانقين بس برو بيش نچوا بقرا برو بيشچوا يعني اگر تماشا بكين لشاري خانقين تاكو استا ل 2005 و تاكو استا نزيكي 165 باخ لنا خانقين سوطاوا بقرا يك جاديچي زور باشي تيدانيه او روك زور خرابه يعني بزستان ددقه باران بباريني و خانقين غرق دبي كهرباكه كمي باش بو استيش كهرباكه بهاوين برمجيان كردو زور باشيش نبو مثلا اگه 3 ساعت كهرباء بدن خلال 3 ساعات اگه دبيني د 15 جاده بريتو ديت ڕێژەی دانیشتوانی قەزای خانەقین زیاتر لە 220,000 کەسە کە زۆربەی ئەو پێکهاتەیەش کوردن و بەشێکیش عەرەب و تورکمانن. لە ئێستاشدا نزیکەی 120,000 ئاوارەی ناوەڕاست و باشووری عێراق لەو قەزایە نیشتەجێن. سەرۆکی ئەنجومەنی قەزای خانەقینیش نایشارێتەوە خانەقین کەوتووەتە نێوان بەرتاشی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم بەم پێیەش ململانی سیاسی و ئیداری بووەتە هۆکاری پەراوێزخستنی شاری خانەقین. خانەقین شارێکە کوردستانیە بەڕاستی لە ڕووی خزمەتگوزاری و خانەقین سەرکەوتوتە بەرداشت لەبین حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆیە سەیرەکەی ئەو پرۆژانەی کە پێشکەشەکرێ بۆ خانەقین ئەگەر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەرچەند بەڕاستی ئیشی کردو بۆ خانەقین بەڵام بە گۆرەی پێویست نییە بەڵام لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە کە ئێمە میزانیمان لەسەر حکوومەتی مەرکەزیە ئێمە سەر بە حکوومەتی مەرکەزین تا ئێستا لەبەرەوەی ڕاستە خانەقین پەیوەستە بە مادەی 140 ناوچە دابنێراوەکانە بەڵام سەیرەکەی ئەوانە زۆر تەگەرە و زۆر کێشە بۆ خانەقین دروستەکەن. دوای تێپەڕبوونی 13 ساڵ بەسەر پرۆسەی ئازادی عێراق هێشتا قەزای خانەقین وەک ناوچە دابڕێنراوەکانی هەرێم خزمەتگوزاری پێویستی بۆ ئەنجام نەدراوە و لە نێواند و ئیدارەیدا پەنگیان خواردووەتەوە بە جۆرێک دانیشتوانەکەی نەیانتوانیوە سوود وەربگرن لەو سەروەت و سامانی سەرزەوی و ژێر زەویەی کە لە سنووری قەزاکەیاندا هەیە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام خانەقین.